دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری. ئەو دەستگایی خەمی خزمەتکردنی کۆمەڵگەیە لە ڕێگەی پێگەیاندنی تاکێکی تەندروست و ئاشناکردنیان بە قورئانی پیرۆز و بەها بەرزەکانی ئیسلام. ساڵانەش بە هەزاران کەس لە کار و پرۆژەکانی سوودمەند دەبن. دەستگای نووری حیکمە ڕێکخراوێکی پەروەردەی ڕۆشنبیری ناحکومیە لە بواری پەروەردە و فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئانی کار دەکات. دەستگای نووری حیکمە لە سەردەستی ستافێکی شارەزا و بازمون لە 18 ساڵی 2007 لە شاری هەولێر لە ژێرناوی سەنتەری حیکمە بۆ فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز خۆی ڕاگەیاند. دوایی بە ئەنجام گەیاندنی چەندین چالاکی نمونەیی بەرفراوان لەسەر ئاستی کوردستان، ناوەکەی بۆ دەستگای نووری حیکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری گۆڕدرا. دەستگای نووری حیکمە خاوەن مۆڵەتی فەرمیە لە هەردوو فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فیدراڵی عێراق. دەستگای نووری حیکمە جگە لە نووسینگەی سەرەکی لە هەولێر خاوەنی 26 لق و 34 بازنەیە لە هەرێمی کوردستان و 1 لقیشی لە هەندەرانە لە وڵاتی بەریتانیا. ئامانجەکانی دەستگای نووری حیکمە گرنگیدانی تایبەت بە فێرکردن و لەبەرکردنی قورئانی پیرۆز و زانستەکانی، گرنگیدان بە مۆڵەتی دروست و جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز، بایەخدان بە بیری پەروەردەی دروست و چەسپاندنی بەها و ئاکار و ڕەوشتە بەرزەکان، کارکردن بۆ بەرزکردنەوەی ئاستی ڕۆشنبیری لاوان و هاندانیان بۆ توێژینەوە و نووسین، بایەخدانی تایبەت بە ڕۆشنبیرکردنی ئافرەتان و منداڵان لە بوارە جیاوازەکاندا. چالاکیەکانی ساڵانەی دەستگای نووری حیکمە. ئاهەنگی ساڵانەی نووری حیکمە بۆ ڕێزلێنان و بەخشینی بڕوانامە بە قورئان لەبەرکەران. دەستگاکە تاکو ئێستا 3 ئاهەنگی سەرتاسەری ئەنجام داوە و تیایدا 76 قورئان لەبەرکەری بەگەشتی عەمرا خەڵات کردووە. ئاهەنگی ساڵانەی بەخشینی مۆڵەتی دروست خوێندنەوەی قورئانی پیرۆز لە نووسینگەی دەستگا و زۆربەی لق و بازنەکانی کە تێیدا ساڵانە سەدان قوتابی و مامۆستا مۆڵەتی دروست خوێندنەوەی قورئانی پیرۆز بە ڕیوایەتە جیاوازەکان بەدەست دەهێنن. پێشەنگای کتێبی نووری حیکمە بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە کتێبخانە و دەستگاکانی چاپ و بڵاوکردنەوە ساڵانە لە نووسینگەی سەرەکی دەستگای نووری حیکمە دەکرێتەوە. ئەم ساڵیش 8مین پێشەنگای کتێبی نووری حیکمە بەڕێوە چوو. ساڵانە پێشبڕکەی نووری دڵان بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز تایبەت بە ئەندامان و مامۆستایان و قوتابیانی نووری حیکمە ئەنجام دەدرێت. لەبەرکردن و دروست خوێندنەوەی قورئان لە دەستگای نووری حیکمە. یەکێک لە کارەکانی نووری حیکمە هاندانی خەڵکە بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز. لەو چوارچێوەدا زیاتر لە 210 کەس لە دەستگای نووری حیکمە تەواوی قورئانیان لەبەر کردووە. لە هەمان کاتیشدا نووری حیکمە کار لەسەر دروست خوێندنەوەی قورئانی پیرۆز دەکات. ئەمە شوای کردووە ژمارەی مۆڵەت پێدراوانی دروست خوێندنەوەی قورئانی پیرۆز بە ڕیوایەتە جیاوازەکان بگاتە زیاتر لە 600 کەس. نووسین و وەرگێڕانی کتێب. دەستگای نووری حیکمە لە سەرەتای دامەزراندنیەوە بەردەوامە لە وەرگێڕان و نووسین و بە چاپگەیاندنی بەرهەمە پەروەردەی و ڕۆشنبیریەکان. لەم سۆنگەیەوە 87 بەرهەمی جیاوازی چاپ و بڵاو کردوتەوە. خولی پەروەردەیی دەستگای نووری حیکمە. لە پێناو پاراستنی کۆمەڵگە لە دیاردە دزێوەکان و پێگەیاندنی تاکێکی تەندروست، دەستگای نووری حیکمە بەردەوام خولی پەروەردەیی هەیە و خاوەنی پرۆگرامێکی پەروەردەیی تایبەت بەخۆیەتی و لە ئێستادا پرۆگرامێکی پەروەردەیی 8 قۆناغی تایبەت بۆ منداڵ و نەوجەوانان و 5 پرۆگرامی تایبەت بۆ فێرکردنی زانستی تەجوید و 2 پرۆگرامی تایبەت بۆ فێربوونی پیتەکانی قورئان هەیە. دەستگای نووری حیکمە لە پاڵ خولە پەروەردەیە بەردەوامەکانی ساڵانە و لە پشووی هاوین
باکردنەوەی کۆمەڵێک خولی تەرفیهی جۆرا و جۆر لە نمونەی مەلەوانی، کاری دەستی، تۆپی پێ و خۆشنووسی هەڵدەستێت.